بینەرانی زێدازیزم ئەم کاتەتان باش. تەوەری ئەم جارەی دووجار بیرکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر بارودۆخی هێزی پێشمەرگەی کوردستان و بەرەکانی جەنگ. دەپرسین ئێستا بە بەراورد بە پێش دەستێوەردانی سەربازی ئەمریکا دۆخی پێشمەرگە و پێشڕەویەکانیان چۆنە؟ ئەو چەکانەی نێدراون تا چەندە هەموو میحوەرەکانی بەرگری بەبێ جیاوازی لەیان سوودمەند بوون. پشتبەستنی هەرێم بە هێزێکی دەرەوە بۆ پاراستنی هەرێم چی لێ دەخوێنرێتەوە؟ فەرماندەکانی جەنگ و وەزارەتی پێشمەرگە تا چەندە بە ئاگاییەوە مامەڵەیان لەگەڵ ئەو زانیاریانەی جەنگ کردووە کە بە ئاشکرا دەخرێنە ڕوو. ئایا ئەوانەی سەرپەرشتی شەڕەکان دەکەن تا چەندە شارەزایی پلان و تاکتیکەکانی جەنگن چونکە زۆر جار گلەییان لێ دەکرێت. دابینکردنی تەواوی پێداویستیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان تا چەندە کاریگەری لەسەر ورە و توانایان دەبێت. بۆچی تا ئێستا وەزارەتی پێشمەرگە میکانیزمێکی دیاری نەکردووە بۆ ڕێکخستنی ئەو کەسانەی دەیانەوێت لە بەرەکانی بەرگری خزمەت بکەن؟ بینەرانی ئەزیزم، من یادگار فایقم ئەم شەو ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی دووجار بیر بکەرەوە وەکو لە پێشەکێکە زانیتان تایبەتە بە دۆخی هێزی پێشمەرگەی کوردستان بە میوانداری ئەم بەڕێزانە. لە دەستە ڕاستم عەبدوڕەحمان فارس ناسراو بە ئەبوو کاروان پارلەمانتاری حەزبی شوعی لە لیژنەی پێشمەرگە بە خێراتن دەکەم تەمان لە پەرلەمانی کوردستان سەرسەر و سەرچاومەناتی ئەبێ ڕوونکردنەوەیەکیش بدەم کاقادر ئوتمان یاخود کاقادر ڕزگەیی بەهۆی دۆخێکەوە کە لە هەولێرەوە هاتووە دوا کەوتووە نەیتوانی لەم بەشە ئامادە بێ بەڵام لە بەشی دووهەم لەگەڵمانە بێت کە ئەویش پارلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستانە لە لیژنەی پێشمەرگە. لە دەستە چەپیشم مقدم شاڵا و مەحموود ئەفسەر لە هێزەکانی پێشمەرگە لەگەڵمانە بە خێراتنتان دەکەم، هەروەها عەتا شێخ حەسەن کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ئەندامی دەستگای ڕاگەیاندنی هەمان حێزب بە خێراتنی جەنابتانەکەم سەرسەر و سەرچاوماناتن. ئەبێت بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە بکەم کە ئەم شەو ڕاستەوخۆ لەگەڵمانە بن و ماندوو بوون و عزیەتیان کێشاوە و بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن بەخێربێن سەرسەر و سەرچاومان. تێبینیەکی تریش هەیە بێ بیگەێنم میوانەکانم بەدەر لەو تایتڵە فەرمیانەی کە من ئاماژەم پێدا هەر هەمویان ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە بوون یاخود هەیان ئێستا وەکو کاک مقدم شاڵا و لێرە حزوری هەیە هێشتا لە ناو هێزەکانی پێشمەرگەیە و دەستەواژەیەک شێ بەکارهێنرێت خەباتی شاخ و شاریان پێکەوە گرێدراوە. بەخێراتنتان دەکەم. ئەبوو کاروان من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ بە حکمیەوەی تۆ لە لیژنەی پێشمەرگەی لە پەرلەمانی کوردستان و بەردەوام کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەیە و لەگەڵ وەزیری پێشمەرگە ینی ئاگاتان لە یەکتر هەیە. ئەکرێت بە کورتی باسی بارودۆخی هێزی پێشمەرگەی کوردستان بکەیت و لە ئێستادا پێشڕەویەکان چۆنن؟ ئەوەندەی تۆ ئاگاداربی. ئێمە سەرەتا زۆر سپاسان دەکەین. ئێمە هەر لە سەرەتای ڕووداوەکانەوە بەجددی بەهیمەتێکی بەرزەوە بە پێی بریاری پەرلەمان دابەش بووینە سەرجەم بەرەکانی شەڕ و سەردانی هێزی پێشمەرگەمان کرد هەر لە ڕەبی ئەوە تا دەگاتە نەفتخانە و خانەقین و هەموو ئەو ناوچانە لیژنەکان بەجددیەوە سەردانیان کرد و لە وەزئی پێشمەرگە کۆڵینەوە و ئەوەی جێگای ڕێز و تەقدیر بوو پێشمەرگە بە حەقیقەت ورەی بەرز بوو و لە ئاستی ئەو بەرپرسیارەتێ بوو کە هەردەم چۆن پێشمەرگە دیفاعی و پارێزەری خاک و نیشتمان بووە بە هەمان هیمەتەوە تەماشاکرا. ئێمە لە سەرەتا نایشارینەوە لێرە هەرچەندە من وتم ئێمە لە کاتێکە ئەم مەسەلانە باسەکەین وەزئی بارودۆخی پێمین باسەکەین ئێمە کەوتینەتە کێشەیەک و گرفتێک و شەڕێکی گەورەوە و نایشارینیشەوە زۆر هەم بەرپرسانی حیزبی و هەم ڕاگەیاندنکاران و کەناڵەکانی ڕاگەیاندر تێبینیان لەسرە. ڕەنگە لێرە ئەوە بڵێم بەڕاستی لە کۆبوونەوەی دوایی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان جێی خۆیەتی بڵێم کەناڵی NRT بە یەکێک
لە کەناڵە ئیجابیانە مامەڵی کردووە لەگەڵ ئەم واقعە و پەرلەمانی کوردستان بریاییدا دەستخۆشی لەگەڵەوە بکەن بەڵام تەواوی فراکسیۆنەکان کە ئێوە لەگەڵ بە هەموو فراکسیۆنەوە ڕازی بوون لەو ڕووماڵەیە ناتی کردوێتی بە هەموو فراکسیۆنەکە ئەوەی ئیجماعی لەسەر بوو ئەوە بوو کە کەناڵی NRT بە مەسئولانە مامەڵەی کردووە و جیاوازتر لە کەناڵی حیزبەکانی دەسەڵات زیاتر. یعنی ئەمە احترافی ئەوە نییە من لێرە بڵێم هەموو لایەنەکانە هەموو فراکسیۆنەکانە بە فراکسیۆنی پارتیەوە یەکێتیەوە شوعیەوە یەگرتووە کۆمەڵە هیچ کەسێک خلافی لەسەر ئەو مەسلەیە نەبوو. بۆیە ینی ئەوەی خلاف و گرفتە ینی ئەم ناکرێ ئێمە لە شەڕێکی مەیدانیا بین بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هێزی پێشبەرگا. زۆر سپاس دەکەم من دێمەوەلات بۆی تەواوی قسەکانی دیکەشت تەواو بکەی چکە لەم بەشەیە هەوڵەدەین زیاتر خەمەکان بەگشتی بخەینە ڕوو پاشان دێنە سەر وردەکاریەکان. سەرچاوم بەس تکام وایە داوات لێکم جاجار مەمان بڕێ قسەکانت تەواوکە بۆی فەرموو ئەگەر قسەیەکت بەڵام باش کاک شێخ من جگەلەوەی تۆ کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانی کەسێکی دەست و پەنجەر لەگەڵ بواری ڕاگەیاندن نەرم کردەوە مەبەسمە وردە وردە بچینە سەر خەمەکان. ئێوە وەکو کەسانی شارەزا و کەسانێک کە چاودێری دۆخەکە ئەکەن پێتان وایە دەستگاکانی ڕاگەیاندن توانیویانە مامەڵەیەک بکەن کە زیان بە هێزەکانی پێشمەرگە نەگەێنێ بەگشتی ینی بە دەقیقی لەسەر لایەن دەستگایەک یاخود کەناڵێک قسە ناکەین بەگشتی تێبینی چییە لەسەر مامەڵەی ڕاگەیاندن؟ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت بەخێراتنی و هەواڵانە ئەکەم سپاس بۆ بینەری شاشەکەی ئێوە. لێرەوە منەمەوێت سەرەتا سڵاو بۆ پێشمەرگە بنێرم دیارە پێشمەرگە ئەو کەسایەتیە جوامێر و چەلەنگ و چاپوکەیە کە ناسنامەی نەتەوەی هەڵگرتووە ئەو تاکە دڵسۆز و بێنیازەیە کە ڕۆحی خۆی فیدای خاک و نیشتیمان و ئەو بووە بە پارێزەری سنوورەکان و ئەمن و ئامانی کوردستانی لەسەر جەستەی خۆی و لەسەر خوێنی خۆی و لەسەر شەو نخونی و ماندووبوونی ناو ڕیزەکانی جەبهە بۆ خەڵک مسۆگەر کردووە. سڵاو بۆ پێشمەرگە ئەنێرم. دیارە جەنابەت پرسیارەکەت لەسەر ئەوەیە کە ئایا ڕاگەاندن توانیوێتی تعاملێکی منطقی لەگەڵ ڕەوشی جەبهەکە بکە. بەڕای من ڕاگەاندنی کوردی بە شێوەیەکی گشتی لە ڕووی ڕووماڵ و لە ڕووی زمانی میدیاییەوە نەیتوانیوە کارێکی منطقی لەگەڵ ئەو مەترسیە بکە کە هەرێمی کوردستانی گرتوێتەوە. دیارە بۆ خۆی تۆ بۆەوەی ناگەڕێنیتەوە کە دۆخەکە شتێکی نوێیە بە نسبەت ڕاگەیاندنی کوردیەوە چاوەڕوان نەکراو بووە. ڕەنگە چاوەڕوان نەکراو بوو بێ بەڵام ناکرێ وەک دۆخێک کە چاوەڕوان نەکراوە خەڵک مەسەلەن نەتوانێت بە منطقی باری ینی باری ئەعلامی بڵین تەرجەمە بکە بۆ بەرزکردنەوەی ئاستی معنەویاتی خەڵک. چونکە ئەو شەڕەی ئەم جارە ینی بێژگەلەوەی شەڕێکی زۆر ناعادیلە لە ڕووی چەک و لە ڕووی درڕندەیی هێزی بەرامبەرەوە ئەو هێزە شەڕێکی معنەوی خەڵکی شەکا بە بڵاوکردنەوەی هەندێک پرۆپاگەندا بە هێرشی درڕندانە و کۆمەڵکوژی خەڵک بە تایبەت سایتەکان و پەیجەکانی فەیسبوک بە دیاریکراوی چونکە کورد کەمتر مامەڵە لەگەڵ تویتەرەکە ینی ڕۆڵیان هەبووە لەوەی کە باری دەرونی بۆ نمونە بینیمان لە شاری هەولێر دۆخێکی نەفسی و دەرونی زۆر ناخۆش دروست بووی وای لێهات ینی چەندین خەڵک ماڵەکانی خۆیان بەجێهێشت. هەستەکەی ئەمە ڕاگەیاندن دەوری لەم مەسەلەیە هەبووە دەورێکی سلبی بەتەئکید دەوری سلبی هەبووە. من ینی ملاحەزەم لەسەر کۆی کای ڕاگەیاندنی کوردی هەیە وەک جەنابەت وتێ بەتەنها تەشخیصی ئەوە ناکەین وزایدەن ئێمە ڕەنگە مەسەلەن سایتەکانیش وەک ئەرچی پێویستیان تەرجمەی ناو خەڵک نەکرد بێ پێچوانەوە بوون بە منبەرێک بۆ بڵین ترساندنی خەڵک بە منبەرێک بۆ بڵاوکردنەوەی ئەو ڕسم و تەشویه مردوانەی کە لە من ئەمەوێت لێرە پرسیارێکی ئەگەر تەکمیلەی ئەم پرسیاری جەنابەت بکەم ئەمەوێ من میدیای ئەمریکی بە نمونە وەربگرم ئەو کاتێک کە هێرش کرایە سەر تاوەری تیجاری عالەمی و سەر کۆشتی سپی میدیای ئەمریکی زۆر مەسئولانە منطق و واقعەکەی بۆ خەڵکی ئەمریکی گواستەوە و زایدەن خەڵکی ئەمریکی بە هەڵکردنی ئاڵایشی ئەمریکی لەسەر سنگی خۆیان بەشداری شەڕی تیرۆریان ڕاگەیان هەر لە یەکەم لەحزەوە. زایدەن لە متارەدەی بنلادنا دیسان میدیای ئەمریکی زۆر مەسئولانە تعاملی کرد. هەموو ئەمریکا متارەدەی بنلادنیانە کرد هەواڵەکان زۆر غامز بوون بە شێوەیەکی شەفاف ئاماژە بەوادرێت هەندێک زانیاری لەسەر جەنگی جیهانی بە تایبەت دووهەم و هەندێک زانیاری لەسەر جەنگی ڤێتنام
لەلایەن میدیاکانی ئەمریکاوە نەک دەستیان پێی نەگەیشتووە ڕێگەشت نەدراوە بڵاوی بکەنەوە تا لەم دواییانە ویکیلیکس دەستی بۆ برد و زانیشمان ڕەتفعل و پەرچەکردداری ئەمریکا و ئیدارەی ئەمریکا بۆ ینی ئاسان چی بوو کە بەڕێوەبەری سایتەکە بوو بەڵێ جا مەبەستم ئەوەیە ینی ئەوان حتا لە دەستنیشانکردنی مثلەن تاوانباری ئەو حەدەسا میدیا هەردیسان مەسئولانە تعاملی کرد ئێستەژ ینی خەڵکی ئەمریکا ئەو زایدەن بە شێوەیەکی گشتی ئێمە نازین گۆڕی ئەو 4,000 کەسێکگە لە تاوەری تیجاری عالمیە کوژران لەکوێیە دیارە ئەوان بۆ تهدیدی ئەو کەسەی کە بادی عملیەکە بوو هەستان ڕووکامی تاوەری تیجاری عالمی لەگەڵ کۆی جەستەکان کۆیان کردەوە هاڕیان بەیەکە و لەسەر سکەیەک تێپەڕی هەتا لە ڕێگەی تشەڵۆکی دیانەی و ئاڕێنەوە تشخیصی ئەو کەسیان کرد کە لە تەقینەوەکە بۆ محەممەد عەتاب بەنسبەت وەزارەتی پێشمەرگەوە بەنسبەت وەزارەتی ئێستا ئەوترێت زۆر جارە وترێت ئەوە تەنها دەستگاکانی ڕاگەیاندن نین کە ئەبێ ڕخنیان لێ بگیرێت بەڵکو وەزارەتی پێشمەرگە و ئەو فەرماندانەی کە بڵین فەرماندەیی و قیادەی محوەرەکانەکەن ڕێگا ئەدەن کۆمەڵێ زانیاری بڵاو بکرێتەوە هەست ناکەی ئەوانیش کەم تەرخەم بوون لە مرۆوە خۆی ڕەنگە نەبوونی وعی بێت ئەوانیش وعی نین بزایدەن کەناڵی ڕاگەیاندن مەسئولە لە هەست ناکەی مەسئولیەتی وەزارەتی پێشمەرگە گەورەتر بێت تاوەکو کەناڵێکی ئەعلامی مەسئولیەتی وەزارەتی پێشمەرگە بەڕای من لە ڕووی دیفاعەوە لە ڕووی بەخشینی خوێن و جەستەی خۆیانەوە مەسئولیەتێکە توانیوێتی ئەم ئەزمونە لەم ئەزمەیە ڕزگار بکە ئەمە مەسئولیەتێکی تاریخیە لەم کاتە وەزارەتی پێشمەرگە پێی هەستاوە بۆیە ئەرچی ڕاگەیاندنیشە کە احتفاظ بە نهێنی جەبهەکان بکە احتفاظ بە نهێنی عەدەدی پێشمەرگە و جۆری چەک و زۆر سپاس دەکەم بێگومان دێمە وڵات کاک شاڵاو تۆ مقدمێکی و ینی ئەفسەرێکی لە هێزەکانی پێشمەرگە حتمما زانیاری زیاترت لایە و بێگومان بۆ بینەرانیشی دووپاتەکەینەوە کە ئەڵێن زانیاری زیاتر NRT زۆر بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەو زانیاریاناکە کە زیانی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان هەیە و لەم بەرنامانەش بە هیچ شێوەیەک مەبەستمان نییە کە هیچ زیانێک بە هێزی پێشمەرگەی کوردستان بگەێنین بەڵکو مەبەستمانە پاڵپشتیان بین و مەبەستمانە خەمەکانیان بخەینە ڕوو بۆ ئەوەی دۆخیان باشتر بێت و بەرەکانی بەرگریش بەهێزتر بن تۆ چۆن ڕوانیتە دۆخەکە و پێت وایە هێزی پێشمەرگەی کوردستان ینی پێویستی بەوەیە کە زیاتر هاوکاری بکرێت لەوەی کە ئێستا هەیە بۆی بەهێزتر بێت زۆر سپاس دەکەم کاگەر سەرەتا بێگومان هەر تێبینیەک شتەیە بیخەم بەڵێ سەرتا سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هاوڕێ هاوسەنگەرەکانم لە بەرەکانی جەنگ هەر لە بەحشێقەوە تاوەکو گاتە خانەقین سپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم دەستی خۆڵایی و چاوی ماندوی خێوان ماچەکەم پێیان ئەڵێم هەموو خەڵکی کوردستان ئومێدی بە ئێوەیە و منیش خۆم لە ناوتانە ئەژیم من لە جیاتی ئێوە خەڵکی کوردستان دڵنیاکەمەوە تا خەڵکی کوردستان خاوەنی ئێوە بن هیچ هێزێکی داگیر و هیچ هێزێکی تیرۆریست ناتوانێت پێبنێتە ئەم خاکەوە و ئێوە ئەو هێزە بەهێزن کە خەڵکی کوردستان و ئەم نیشتیمانە لە هەموو داگیرکەرێک وە لە هەموو چاوچنەکێک ئەپارێزن بەمێ بەر لەوەی ئەم پرسیارە یادەم دوای دووبارێکێتەوە لەسەر ئەم پرسیارە لە کاک عەتاد کرد من شتێک باسکەم لە ئێمە لە ناو هێزی پێشمەرگە یاخود هەموو هێزە سەربازیەکانی دنیادا بەشێکی پێوترێ هەواڵگری ئەرکی کۆکردنەوەی هەواڵ و زانیاریەکانە لەسەر دوژمن زۆر جاروا هەیە ئەم هەواڵگریە لە ڕێگەی دەستگا جۆراجۆرەکانی خۆیەوە کارێکی زۆرەکە بۆ ئەوی چەند زانیاریە کۆ بکاتەوە کە بەڕاستی ئەم زانیاریانە هەر ئەو زانیاریان کە لە ڕێگەی ئەعلامەکانی ئێمە زۆر بەداخەوە بڵاوە بنەوە پێویستە ڕاگەیاندەکانی کوردستان بە هەموو کەناڵەکانەوە خۆیان بپارێزن لە بڵاوکردنەوەی کۆمەڵە زانیاری کە بەڕاستی لە ڕووی سەربازیەوە زۆر گرنگن ئێمە دەستخۆشی لەو کەناڵانەکەین کە سەردانی هێزەکانی پێشمەرگە دەکەن کە ئازایەتی ورەی پێشمەرگە بۆ خەڵکوستان بڵاو دەکەنەوە کە سەرکەوتەکانی یا هیچ لەبێت لە چاوی کامێرای کەناڵێکی دیاریکراوە بە دایکی ئەڵێ بە خێزانەکەی ئەڵێ بە مناڵ و کە من سەلامەتم زۆر ڕاستە بەڵام ئەبێ بیرمان نەچێت کۆمەڵێ زانیاری هەیە زۆر گرنگە نابێ بە هیچ جۆرێک میدیاکان خۆیان لە قەرەی بڵاوکردنەوەی ئەو زانیاریانە بدەن ڕەنگە بەلای هەندێک خەڵکی ئاسایی و ئەو زانیاریانە شتێکی سادە و ئاساوی ساکار بەداخەوە زۆربەی فەرماندە سەربازیەکان و ئەفسەرەکان بە زۆربەی کەناڵەکان وتراوە کە ئەم زانیاریانە بڵاو مەکەرەوە خۆ لە قەرەی زانیاریانەدا بەڵام دواتر دیمانە بەسەرانە تێپەڕیوە بەفروزە هیچ کەناڵێکی ڕاگەاندنی بەتای بە کەناڵی بینرا و ناو ڕێبیەکانی پێشمەرگە بڵاو نکاتەوە سەنگەرەکانی پێشمەرگە بڵاو نکاتەوە
ڕێگاکانیان بڵاو نکاتەوە دەوروبەری ڕێگاکان بڵاو نکاتەوە ژماری پێشمەرگە ناوی فەرماندە شوێنەکانیان چەکەکانیان ئەمانە بڵاو نکاتەوە چونکە ئەمانە زانیاری زۆر گرنگن بۆ هێزی بەرامبەر بیرمان نەچێ هەر ئێمە سەری تەلەڤیزیۆن ناکەین هێزەکانی بەرامبەریشمان وەکو ئێمە سەری کەناڵەکان ڕاگەاندن دەکەن و هەوڵدەن لە ڕێگەی کەناڵەکان ڕاگەاندن ئەو زانیاریانە لەسەر ئێمە بەدەست بێنن بۆی ئەمانە کارێکی زۆر خەتەرناکن ومێدم وایە کەوەی لە ڕابردوودا ڕوویداوە لە ئایندا ڕوویدادا. لە تویتەری چەکدارانی داعش کاپشنیان وەرگرتووە لە کەناڵی کوردی هەر وێنەیەکیان گرتووە لە تویتەری خۆیان دایان ناو توێتی ئەوە ڕئی کەناڵێکی هەر خۆیان لەسەریان نووسیەوە شەهادە شاهیدون من ئەهلی ئەڵێ خۆیان لەسەر خۆیان شاهیدیان ئومێدم وایە لە کاتی بڵاوکردنەوەی دیمەنەکانی شەڕدا گەڕێن بۆ بە قووەترین لەختەی جەبهەکان ئەمانە بڵاوکەنەوانێ نەوەکو لەختەیەکی لاواز بڵاوکەنیانی بنێچێ من کەناڵێکی ڕاگەاندن ناوی ناڵێم جەبەکانی جەلەولای بڵاوە کردووە پیشانیدا کە پێشمەرگە لەناو حوشەیەکی گەورە دیواریان کونکو لەو دیوار تەقەکەن و پێشمەرەکان لەناو ئەو حوشەیە گەورەدا هیچ سەنگەرێکیان نییە بۆ دیوارەکەی پیشانی بەرامبەرداوە ئەم دیوارەکەی پیشانی بەرامبەردا کە ئەگەر من لەگەڵ لە هێزی بەرامبەر بم بە چوار هاوان ئەو پێشمەرگانە بردومان بکەم زۆربەی پێشمەرەکانی ناو ئەو حوشەیە شەهید و بریندار دەکەم کە بەڕاستی ئەمە خەتەرێکی گەورەیە ومێدمە مەدووە لە ئایندەدا شتیوە دووبارە نەبێت ئەگەر پرسیارەکەی دەمش دووبارکە لە خزمەتدا بەڵێ پرسیارەکەی منەوە بوو تۆ لە ناو خەمەکانی پێشمەرگەی لە ناو وەزعیانی ڕۆژانەیانی بەرکەوتنت هەیە لەگەڵیانە پێت وایە هێزی پێشمەرگەی کوردستان دەبێت زیاتر لەوەی هەیە خزمەت بکرێت لە ئێستایە لەم کاتەیە نەک باسی دواتر ناکەم من و لایەنێکی تری پرسیارەکەم ئەوەیە خەمەکان ئەوەندەی بتوانێت باسی بکەیت چین دەست خۆش بێ بەڕاستی من زۆر بەداخەوە ماوەیەکی ئێمە لە نەوەتوێک بەدواوە حکوومەتی خۆمانمان هەیە و پەرلەمانی خۆمانمان هەیە و ئەم حکوومەت و پەرلەمانە جار بەجار کاڵبژاردن کراوە هەموو لیستولایەنەکان بەڵێنی گەورەگەوریان بە پێشمەرگەداوە بەڵام بەڕاستی پێشمەرگە کەمترین خزمەتی پێکراوە و کەمترین کارکراوە بۆ باشکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگە و وێستکردنی پێشمەرگە بۆ ئەوەی پێشمەرگە بەڕاستی هێزێک بێ لەم هێزەی ئێستا باشتر ئەوەی کە من ئێڵم بەسم ئەوەی ئێستا هێزی پێشمەرگە خراپێ نەخێر هێزی پێشمەرگە بەم تەمدیدەکەمەی ئێستایی کرێت و بەم چەک و کەلوپەلەی ئێستایەوە و بەم پێداویستیانەی ئێستایەوە بەم گوزەرانە خراپی ئێستایەوە هێزێکە لە ئەو پەڕی ئاستی ورە بەرزی خۆیدا چونکە ئێمە لەناو هێزەکانی پێشمەرگە بڵێ هەست بە هەموو کەم و کوڕەکان هەموو کەم تەرخێمەکانەکەین بەرامبەر بە ئێمە و هەست بە هەموو نەحەقەکانیش دەکەین بەرامبەر بە ئێمە بەڵام پێمان وایە ئەمڕۆ باردۆخێک کاتتە پێشەوە پێویست دەکات هەمومان هەموو ئەو کێشە مشکیلە و کەم کوڕیانە بەلاوە بنین و قۆڵمان هەڵکەین بۆ پارێزگاریکردنی نیشتیمانەکەمان چونکە خەمی گەورەی ئێستای ئێمە خەمی پارێزگاریکردن نیشتیمانەکەمانە بەڵام بە معنای ئەوە نەوە پێوتی کەم و کوڕیمان نەبێ ینی بنمونە ئێمە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا چ خولی پێش و چ خولی ئێستا زۆربەی لایەنەکان بەڵێنیان داوە بارگوزەرانی پێشمەرگە باشکەن ئێمە لەم بارودۆخی ساعتە پێشەوە لە هەموو شار و شارشەکان ئەبینین سندوقی کۆمەک و ئەمانە بۆ پێشمەرگە بەحساب کراوە شتێکی باشی ئەزانی شتێکی باشی ئەزانم بەڵام من لە میحوەرەکەی خۆمان پێتان ئەڵێم کام ڕێکخراوە کام دەستگایە کام لایەنە لەم کۆمەکانی هێناوە بۆ میحوەرەکەی ئێمە کە لە داخوقین با پێم بڵێ ئێمە ئەو شتانەوە هێنا بۆ میحوەری ئێوە لە داخوق بنمونە ئەو ئەوانەی کۆکراوەتەوە ئێوە کە لە داخوقن پێتان بەڕاستی من پێم وایە چ ڕێگایەک دیاری بکرێت تۆ چێڵی بە وەزارەتی پێشمەرگە چۆن ئەمە ڕێک بخرێت بۆ ئەوەی میحوەرەکەی ئێوەش بۆ منە میحوەرێک سێ جار هاوکاری بۆ نەچێت میحوەرەکەی ئێوەش یەک جاریش بۆی نەچێت پێویستە هەموو ئەو کۆمەکانی کە لە ناو خەڵک کۆ ئەکرێتەوە ئەم کۆمەکانە ڕاستە خۆ تەسلیم وەزارەتی پێشمەرگە بکە وەزارەتی پێشمەرگە لیژنەیەکی تایبەت ڕاست پێرێ بە دابشکردنی ئەو کۆمەکانە و بە تێکەڵاوکردنی لەگەڵ ئەو ئیمکاناتانی کە خۆی هێدی بە سەرێزەکانی پێشمەرگە نەوەک بۆ جۆری ئێستا هەیە وەک پێشم وتی وەک لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردووە هەموو لیستولایەنەکان باسییان ئەوە کرد کە گوزەرانی پێشمەرگە باش دەکەن کە هێزی پێشمەرگە یەگەخەن کە هێزی حیزبی ناهێڵن کە پێشمەرگەکەن بە مؤسسەیەکی نیشتیمانی کە بە جۆری ئەرکی پارێزگایکردن نیشتیمان بێ کە بارگرانی سەر پێشمەرگە کەمەکەنەوە بەڵام بەداخەوە تا ئێستا هەموو لیستەکان و هەموو لایەنەکان کەمترین بەڵێنیان بەرامبەر بە هێزی پێشمەرگە لە 4 ساڵی ڕابردووە ئەم ساڵی کە تێپەڕین جێبەجێ زۆر سپاس دەکەم دێمەوە لات کاک ئەبوو کاروان ئەمەوێ بزانم ئێوە وەکو پەرلەمان ئێوە وەکو پەرلەمانی کوردستان لەم ساتەدا لە پشووان ئێمە ئەوەی کە باسەکرێ بە پێی پەیرەوی ناوخۆ پشوو نییە بەڵکو ماوەیەکە ماوەی 2 مانگ دانرا باشە بەڵام هەموو لوژنە پەرلەمانەکان کۆبوونەوەی خۆیانەیە ئەو پرۆژە یاسایانەی کە پێشکەش کراوە دیراسەیەکەی لەم ماوەیەلا جگە لەوانەی پەیوەندیدارن ئێستا حالیان بایەکی ئەساسی پەرلەمان بە بەرەکانی جەنگە چیتان کردووە جگە لە بەسەرکردنەوە بۆم باسکەی بە ینی بە مەلموسی بە کۆنکرێتی
چیتان بۆ هێزەکانی پێشمەرگی کوردستان هێزەکانی پێشمەرگە پەرلەمانی کوردستان لیژنەی پێشمەرگە لیژنەی مافەکانی ئافرەت لیژنەی ناوخۆ لیژنەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی سەرجەم لیژنەکانی پەرلەمان سەردانی مەدانی ئەو هەموو شوێنانیان کردووە لە بارودۆخی بەرەکە و خەڵک کۆڵینەتەوە هاتوون راپۆرتێکیان بەرز کردوەوە بۆ پەرلەمان بریاری لەسەرداوە لەسەر پێشنیارەکانی هەموو لیژنەکان دواتر کراوەتە بریاریش دراوەتە حکوومەت ڕاستە تا ئێستا سەرۆکی هەرێم واژووی لەسەر نەکردووە بەڵام کۆمەڵی خاڵی ئەساسی تایە گرنگی تایە کە پەیوەندیدارە بە بارودۆخی پێشمەرگەوە و بە بەرەکانی بۆچی سەرۆکی ئیمزای نەکردووە ینی ئێوە داواکارن ئێوە فشارتان کردووە بە پێی داواکارەکان هێندە گرنگن بۆی بە خێرایی سەرۆکی هەرێم بەڵێ ئێمە داوامان بەرەکانی کردووە جەنگ ینی بەشێک لەو کات متابعی هەیە بەردەوامەڵێ من پێشمەرگەم ینی لەناو وەزعەکەی خۆی بڵێ بەشێکی لەو داواکاریانە ئاین کە پێویستە و بەشێکی جێبەجێ کراوە بەشێکی ئاین بەڵام بە پێی پەیرەوی ناوخۆی پەرلەمان بە پێی پەیرەوی ناوخۆی ماوەی 15 ڕۆژ پێویستە سەرۆکی هەرێم واژووی لەسەر بکە و ئەگەر واژووی لەسەر نەکرد اعتیبارەوێ ئەوە بۆتە یاسایەک و ئەبێ کاری لەسەر بکرێت و دەستگای تەنفیزی جێبەجێ بکات بۆیە ئێمە لەو مەسەلانە بەڕاستی پەرلەمان ئینسان حقیقت بڵێ ڕۆڵی باشی بینیوە و هەموو ئەو لیژنانە تاک و دوێنێش ئێمە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەماندا سەردانی خانەقین و بەرەی جەلەولا ئەوانەمان کرد هەر ئینسان بەوە هەست پێکە ئەم سەردانانەی دوێنێ و پێرێ و کە پێشتریش تەبعاً برادرانیش ڕۆژنەتە مووسڵ و ناوچەکانی مەخمور و هەموو شوێنەکانتر جیاوازیەکی باش هەیە یعنی بەرەو ئیجابی یعنی سەردانەکانی پێشووتر و مقتەرەحەکانی جێی خۆی گردوێتەوە پێمەڵێن کاتی ناوبڕە لە دوای ناوبڕەکە ڕاستەخۆ قسەکانت تەواوکە و مەبەستیش مەڕەئیت بزانم لەسەر هاوکاریەکان و دابشکردنی هاوکاریەکان بە یەکسانی زۆر سپاس دەکەم بینەرانی ئەزیزم ناوبڕێک گۆرەگرین و لە دوای ناوبڕەکە ئەمەوێ ئەوەشتان بەبیر بێنمەوە کە لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئەمید هەڵگورت حکمت بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری ببورن وەزارەتی پێشمەرگە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت و تازەترین زانیاری لەسەر دۆخی پێشمەرگە لێوەرەگرین بینەرمان بن.